ئازیزان و خۆشەویستانی کورسات مەگەزین ئێوارەتان باش بێت بۆ هیوای تەندروستێکی زۆر باشتان هەبوو بێت و هەروەها هەینێکی خۆشیشتان بەڕێکرد بێت. زۆر خۆشحاڵینم ئێوارەیە دووبارە لە بەرنامەیەکی دیکەی کورسات مەگەزین لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرەکیم ڕەوەند لەگەڵتانین. ڕەوەند ئێوارە باش. ئێوارە باش ساوێن، ئێوارەی بینەران و تەواوی هاوکارانمان باش. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و کورسات مەگەزین. کورسات مەگەزینتان پێشکەشەکەین بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێەوە ئەبینەوە میوانی ماڵەکانتان و ڕاستەوخۆ لە تەوەری یەکەمەوە دەست پێەکەین. ئەم ئێوارەیە میوانداری خانمە هونەرمەند خانمە ئەکتەرێکی دیاری کوردستانمان کردووە کە لە درامای گەردەلوولە ڕۆڵێکی کاریگەر و دیاری هەبوو کە سمبولی خۆشەویستی بوو، سمبولی قوربانیدان بوو، هەروەها سمبولی ئازار بوو. پاش کەمێکی تر خۆتان هەمووتان ئەو خانمە هونەرمەندە ئەبین و ئاشی ناسن کە چێ ئەویش خات و بەیان ئۆسمانە. خات و بەیان سڵاو دەبێت. زۆر سپاس کاگڕەوان، زۆر سپاس سایان خان، زۆر سپاس بۆ کورسات مەگەزین، بۆ تەواوی ستافی ئەم پرۆگرامە جوانە، بۆ ئەم میوانداریشتان. زۆر خێر بێت. خات و بەیان چەند ساڵێکە، ساڵێک بۆ 2 ساڵە بێت ونیت دیارنیت خۆکاری ئەم دیار نەبوونە چییە؟ ڕاستی کاگڕەوەند من هەمیشە وتومە سوپاس بۆ خام چەند ساڵی کۆتایی توانم بڵێم زۆرترین کاری هونەری کراوە لە چاو ئەو مقەیران و ئەو هەموو تەنگ و ناخۆشی کێتە بەردەمی هونەرمەندان، بەڵام ئیشی باشیش کراوە. بەڵام کە من بەشدار نەبووم هەڵبەتە هۆکارێکی خۆی هەبووە، بەڵام ئەوەش نییە من بڵێم ئیتر وەستاوم کاری هونەری ناکەم یاخود بەرداوامی بە کارەکانم نا بە پێچاوانەوە بگرێ. ئێستا بە دڵ و دەروونێکی زۆر گەرم و گورتر بە نەفەسێکی زۆر گەرمتر ئەمەوێت ئیشی هونەری بکەم. بێگومان. خات و بەیان پێم بڵێ هەستێکی چۆنە کە دووبارە هاتوویتەوە بۆ کورسات بۆ ئەو شاشەی کە تۆی با بینەر ئاشنا کرد. ئەمە لەلایەکی دیکەش چۆن بوو دەرهێنەر جەلیل زەنگەنە توی بۆ ڕۆڵی وەنەوشە هەڵبژارد؟ بەڵێ ڕاستی کورسات هەموو هونەرمەندێکیش ئەو ڕاستی ئەزانێت جێگەی شانازیە بۆ هەموو هونەرمەندان، ماڵی هەموو هونەرمەندێکە. یعنی هەمیشە وتمانە کورسات بۆ ناسراوە کە بڵین ماڵی هەمووانە. جێی شانازیە کە من هەر کاتێکە لە ڕێگەی کەناڵە جوانەکەی کورساتەوە بانگێشتە کرێم میوانداری مەکەن و ئەحساسێکی زۆر تایبەتم هەیە کاتێک هەر لە دەواازەکە کە ئێمە ژوورەوە یەک دنیا دیمەنی جوانی ئەو سەردەمن بیر ئەخاتەوە، چکە هەندێک لە مەشاهیدەکانی گەردەلوول ئەمە ڕاستیە کە ڕەنگە بینەران نەزانە لە ناو گۆڕەپان و ئەم کەناڵە جوانەوە بەرهەم هێنراوە. لەبەرەوە هەمیشە هەستێکی زۆر جوان بە من ئەبەخشێ کە یەک دنیا یادگاری جوانی لەگەڵ خۆیان ئەهێنێ کورسات بۆ من. بەنسبەت پرساری دۆمیشتەوە بوورەوتت چۆن بوو دەرهێنەر جەلیل زەنگەنە توی بۆ ئەو ڕۆڵە بۆ ڕۆڵی وەنەوشە هەڵبژارد؟ بەڵێ وەڵا ئەتوانم بڵێم ڕێکەوت بوو. گەرمانێ چۆن بوو بۆتان؟ زۆر باشە. کاک جەلیل ئەو بوو کاتێک ئەو کاتی هاتە ناو پەیمانگەی هونەرە جوانەکانەوە، کاتە من تەلەبەی قۆناغی یەک بووم، یەکەم یعنی هێشتا بە شانۆش ئاشنا نەبووم، کە هاتە ناو پەیمانگاوە سەردانی قوتابیەکانی کرد و سەیری کردی بزانم کی هەڵبژێرین یاخود بە چاوی تر دەرهێنەرەوە چۆن خۆی ئەزانێت چ ڕۆڵێک بۆ چ ئەکتەرێک گونجاوە. من لە ڕۆڵی لە گەردەلوول یەکەمە کۆمبارس بووم، ینی هەر هیچ ڕۆڵێکم نەبوو، تەنها قوتابیانێکی بووم لە خوێندکارەکانی زانکۆ لە باگراوندی ئەکتەرەکانەوە، لە باگراوندی هەنار و سەرکیەکان. بەڵێ بۆ من هەنار و ڕزگار کە مەشاهیدیان هەبوو لە ناو زانکۆیە ئێمە من جێکێکم لەوانە. بەڵام لە گەردەلوولی دووهەمە جارێکە کاک جەلیل سەردانی پەیمانگای کردەوە، و کاتێک تەبعاً زۆرترین کات لە پەیمانگا بوو، ئێمە کۆمەڵێک بووین کۆی کردینەوانێ. ئێستاش بیرمە لەگەڵ کاکشوان ئاتوفا ڕێز و خۆشەویستیم بۆ هەردووکیان هەیە. کاک جەلیل زۆر زۆر دەستی ماجەکەم، زۆر وەکو باوکێک ئەی بینم کاک جەلیل، چکە کاک جەلیل ئینسانە بێ وەفای هەبێ بۆ من هۆکارێکی سەرەکی بوو کە وای لە من کرد لە بەیانەوە بگۆڕێم بۆ وەنەوشە گەردەلوول و جەلیل زەنگەنە. هەمیشە من ئەبێت ئەو ڕاستیە بزانم کەوایان کرد کە ئێستا بەیان پێی بوو تێدوەنەوشە، هەتا ئێستاش ئەو ناوە بە شانازیەوە لەگەڵ ما بەردەوامی هەیە و فەخریشی پێواکەم. کاک جەلیل هاو لەگەڵ کاکشوان ئاتوفا هاتنە سەر تەختەی شان و ئێمە دانیشت بووین. تۆزێک قسەیەکیان کرد بەیەکە و سەیرێکی منیان کرد، زۆر احتیادی شتەکەم وەرگر بەڕاستی. بۆ ڕۆژی دواتر تەلەفۆنی بۆ کردم وتی دەورێکی زۆر نۆرمەڵ هەیە، حەزەکەم
بەشداری بکەیت و جارێ سیناریۆکە بخوێنەرەوانێ من نم ئەزانی چ ڕۆڵێکە بەڕاستی هەموو سیناریۆکە ینی زۆر بەجددی خوێنەوە بۆچیش چکە ئەو کاتە تەلەبەی ها تازە سەرهەڵدانی شان و چۆنەڵی ها کاگڕۆن خۆشەویستی هوەر تیاتە زیعەکە و ئەتەوێت ئیشی جوان بکەیت و ئیشی جددی بکەیت زۆر هەستێکی خۆشە بوو بەڵام نم ئەزانی ینی کە هەموو کارکتەرەکان مەخوێنەوە بە حەماسەتێکی زۆرە بەڵێ بەس نم ئەزانی کامیان بۆ منە ئیتر وتم کاک جەلیل هەموو خوێنەوە وتی تەواو تۆزە سەعبەت وشتی پێ ئەەکەن ئەی تەواو بووی هەموویت کۆتایی پێێنە بە تەواتی خوێنتەوتم بەڵێ وتی کارکتەری کووردە تۆیت کووردە هاوڕەکەی وەنەوشە میشتم ئێ زۆر جوانە پێم خۆش ئەی وەنەوشە کێیە یە قاقایلیا پێکەنی تەبعاً دیار بوو تۆزێک جۆرێک لە بۆ خۆشی ئەو قسانی ئەکرد دیار بوو وەکو وەنەوشە منی هەڵبژاردە بوو بەڵام نەی ئەویز ڕاستە خۆ پێم بڵێ وتی بۆ بەیانی وەرە حەزەکەم یەک دوو پرۆڤەی بچووک بکەین وەرە بەردەمی چکە بۆچی خەمی بوو کاک جەلیل ئەو کاتە زۆر سەرەتای تەمەنم بوو یعنی هێشتا ئاشنایەتی تەواوەتیم بە شانۆ پەیان نەکرده بوو دنیای شان و دراما و سینەماش ئەزانین کە زۆر سێ دنیای زۆر جیاواز بەیەکن ئیتر وتی کڵاوێکی سوور بێنە و دەستێ جلی ڕەش و شتێکی سووری بە ئاوا لەبەرا بێ هەر بۆ تێست حەزەکەم بیێنی پشتم باشە زۆر هەرجی پرسیار بوو بەزی تر بەکو شتێک زۆر بەدڵخۆشیەوە جلوشتەکانم ئامادە کرد و جلوبەرگەکان و بۆ بەیانی چین بۆ زانکۆی سلێمانی لەوێ وتی ئەم حیوارانە بخوێنەرەوە سێم کرد ئەمانە حیوارەکانی وەنەوشەیە بەس وتم باشە مادامەوەتر تۆمۆ گرتمی زیاتر بتم بەیان ئیتر ئێستا ئیشی تۆ بزانم چیەکەی خۆم بە خۆم وت بەڵێ هەرچۆنێکە من جارم بۆ من بێمە بەردەمی کامێرا ترسێکی زۆریشم هەبوو ئەو نواندنی ئەو کاتە ئەم کرد ئەگەر ئێستا بووە بەرگێکی جوانترم بەبەرە ئەکرد بەڕاستی چکە تەجربە و ئەزمون ئینسان ئەگۆڕێ و فەرقەکات بەڵام بۆ سەردەمی خۆشی بەڕاستی کاردانەوەیکی زۆر باشی هەبوو بەڵێ خەڵک زۆر لێی ڕازی بوو ئیتر کە سەرتان نێشێنەما بزانم تۆزە دوور درێژەی بەڵام ئەمەوێ بینەرانی بەڵێ ئیتر حیوارەکانم خوێنەوە و وتی فەرموو دەست پێ بکەم مەشهەدی پاقلاوەکە بووم بەوە دەستمان پێکرد هەر خۆی یەکەم سینی وەنەوشەش لەوەیە دەرەکەوێ ینی زۆر ناڵێم ینی نەبێ بەستایشێک بۆ خۆم هەستم کرد پشتی کامێرە و کاک جەلیل ئەوانە زۆر بەدڵیان بوو زۆر ینی تەسەووری نەئەکرد کە من بەو جورئەتەوە تەلەبەیەکم تازە ئێمە ناو فەنەوە تازە بەردەمی کامێرە ئەبینم وام کرد کە ینی پشتی کامێرە هەموویانتیان چپڵیان لێە و بەڵام کاک جەلیل تا حدێک تۆزێک ئەوەستا حەقی خۆشێتی ئەوە پێوترێت وەکو شتێکی نهێنی وایە ناکرێتەوە هەر لە ئەوڵەوە هەموو دەست خۆشێک بێ بەم چکە من تەلەبە بوومە کوتم سەرەتای ژیانم بوو لە هونەرە ناکرێت هەموو شتێکم پێ بڵێ ئیتر تۆزێک لە خۆبایی بوونێک ئەو شتە ڕوئە لە ئەکتەرە حەزێک کرد بۆی زیاتر هەوڵبم بۆ مەشهەدەکانی کە جوانتر چکە مەشهەدی قورسترم هەبوو گریانم هەبوو خۆشەویستیم هەبوو سیراعیتیا بوو ئینفعال هەبوو دەنگەدەنگ هەبوو ینی زۆر شتی تیا بوو لەبەرەوە لە بوغرابوونێک و لەو هەموو غڕوریەتەی کە لە ناوەنەوشە هەبوو دوای گۆڕا بۆ حوبێکی خۆشەویستێکی پاک و چۆن قوربانیدان بۆ باران و ئەمانە هەمووی گۆڕانکاریە ینی کارکتەرەکە گۆڕانکاری بەسەرەیە لەبەرەوە ئیشەکەی من ئاسان نەبوو بۆیە کاک جەلیل ینی حەزێ کرد بەردەوام هەوڵ بم زۆر ڕێنمایشی ئەکردم بەڕاستی و کچەکە ئەمە ئاوا بڵێ وەرە تۆ ئەمە ئاوا بیڵێ ینی زۆر هیلاک بۆ کاتە پێمەوە دووبارە زۆر ڕێز و خۆشەویستیم بۆ کاک جەلیل زەنگەنە هەیە هەمیشە وەکو وەفایەک ئەوەم بیر ناچێتەوە کە گەردەلول منی بە هەموو کەسێک ناسان دەستخۆشی بۆ تۆ هیوای تەمەندرێژ و تەندروستێکی باشیش بۆ هونەرمەند چەلی زەنگە ناخوازین با بتگەڕێنینەوە بۆ ئەو کاتی دراماکە و گرتەیەکمان ئامادەیە پێکەوە ببینێت زۆر باشە. بەختیار بەڵێ دڵسۆز خان ببووری ئێستا بیرم کەوتەوە لای نەسکەخانە لە ژووری تابعە باشە زۆر سپاس ببەخشە کوێری؟ وتە چی؟ ئەڵێم کوێری؟ چیڵێ؟ ئای بەوە نەوشەوە چیتە؟ نە کووردە تۆ بێدەنگ بە دیارە تۆم جۆرە کەسانە ناناسی کە چۆن بە درۆ بەرتەکەون دوایش ئەڵێن ئۆ خاتون داوای لێبورد نەکەین ئێ ناوت چییە؟ عیب ناکەن؟ تۆ زانیڵی چی؟ یەک تۆزی احترامی خۆ بگرە زۆر چاکەزانم مەڵێم چی
ئەگەر کوێر نەبووی تا من تەبینی کچێ تۆ زاگاو لە خۆ بێ ئازانی ئەڵی چی؟ زۆر چاکەزانم ئەڵێم چی آخر ئەو فعلە بەدەستیان خاس نەبوو ئەو قسەی بەخۆ بڵێ با قەناعەتکەی بە من نا ئەی بەها خەڵک سیرمانەکە بۆچیمان کرۆ تا عیب بێ ئەی بەبوو ئەوانەیە کە شەڕە فرۆشە ئەوە چییە کووردا ئەڵێ چی؟ کاک بەختیارگیان من داوای لێبوردنە لێەکەم دادەجان من لە باتی ئەو داوای لێبوردنە لێەکەم باشە؟ بۆ تۆ محامی ئەوی لە بری و قساکەی ئەبێ خۆی داوای لێبوردنم لێ بکات باش بەسەرچەوە من داوای لێبوردن لە جەنابێ ناکەم ڕۆ بەڕێ ئۆف لە تۆوە نەوشە من داوای لێبوردن لە جەنابە ناکەم. هەستە چوانە کاوە بینیتەوە؟ وڵی لێ زۆر مناڵم طبعا سیر مەکەن ئاوادە موچایکی پان و قەڵەوترم و شاشەش ئەوەی تر قەڵەوترە ئەکا و حەقی خۆتە پێ نایە چکە ئینسانە بێدای منەوازانین هەمان لەبەر شاشایان دایمە و ڕاستێ بە خەڵکی ژەڵین ئەڵین شاشە بەردەمی کامێرە چەند کیلۆیەکی زیاتر مەتوان بڵێم زیاتر لە خۆت بەڵام هەمیشە بۆ من شتێکی زۆر جوانە یادگارێکی زۆر زۆر شتێکی قورس بوو ڕۆڵبینینی ئەو کەسایەتیە قوربانی دانی تیا بوو و زۆر ئینفعالی تیا بوو خۆشەویستی تیا بوو ئازاری تیا بوو ڕاستە قورسەکەی جارێکە جگە لە کارکتەرەکە من بەرامبەر کاک شوان ئاتوف دووبارە ڕێزم هەیە بۆی نواندنم ئەکرد کاک شوان ئەزمونێکی زۆر زۆر زیاتری لە من هەبوو من خۆم بە مناڵی چوومەتە فیلمی کاک شوان ئاتوفۆ ینی وەکو بینەرێک وەکو جمهورێکی ئێستا من لە بەرامبەر ئەو ڕۆڵ ئەبینم کە هەستەکەم و ئەزمونێکی زۆر زیاتی لە منەیە چ لە شانۆیە چ لە درامایە کاتێک کە ڕوبەڕووی ئەبوومەوە کۆنەوشە ترسێکی زیاد لە پێویستیشم ینی هەبوو جگە لە قورسایی کارکتەری وەنەوشە بەڵام بە شانازێ و سپاس بۆخوا توانیم ینی بەباشی وا بکەم کە کاک جەلیل بەدڵی بێت و طبعا ڕیاکشنی خەڵکیش خۆی وەڵامێکە بۆی کە توانیمە تا ڕادەیەکی باش لە کارکتەری وەنەوشە نزیک ببمەوانێ. خاتو بەیان با بڵێن فیلمی گەردەلوول با بڵێن درامای گەردەلوول لە ساڵانی 2008 بۆ 2009 بەرهەم هێنراوە و ڕۆژانە بەرکەوتنێکە ئەبوو لەگەڵ ستافێکە ئیترێکتریتانە بینی کارتانە کرد بەیەکەوە دانیشتن پێما بەکاتی زۆرتان بەیەکەوە بەسەر بردووە کارکردن چۆن بۆ کاتە لەگەڵ ستافێکە لەگەڵ ئەو ستافەیە با بڵێن وڵی هیچ کێشێکمان نەبوو تاکە گرفتی ئێمە لەو کاتەیە ئەوەی نەی شارمۆبیڵم ئێمە لەبەرەوەی تەلەبەی پەیمانگە هێرە جوانەکان بوون یعنی ئەبووە ئێمە داوامی خۆمان بکردە دەرچوینە لەوانەکانیشە هەرچەند چاپۆشیان لی ئەکردین یارمەتیان زۆر ئاین بەری مامۆساکان خۆیان و مامۆسای هونەری و ئەکادیمین ئەیانزانی ئێمە لە کارێکی هونەری زۆر گەورە و مێژووی یاین یارمەتیشیان ئاین بەڵام دوجار ئیلتیزامێکە ئیلتیزامی هەموو قوتابی خوێندکارێک کە ئەبێت لەوانەکانی خواتەوە ئەم سەرکەوتوو بێت و خوێندنی خۆشی بکات زۆر هیلاک ئەبووین یعنی هەندێک کات جابن زۆر تەلەبێکی جدیش بووم ئەمیس هەموو ساڵەکانی پەیمانگا بە یەکەمی بڕم و توانیشم لە پۆلی پێنجی پەیمانگا توانیم یەکەمی هەر سێ بەشەکە بم زۆر سپاس لەبەر حەزها یعنی هەر ئینسانێک دایمە وتومە هەموو کەسێکیش ئەو ڕاستی ئەزانێ کە ئینسان بە تموحێکەوە بەو پەڕی دڵ و هەموو قابلێتێکی خۆیەوە حەز لە ئیشێک بکات طبعا نەجاحەت و سەرکەوتنی تیا بەدەست ئەهێنێ بەیان خۆشەویستێکی زۆر زۆری بۆ شانۆ هەبووە بەڵام سەرەتا بە شانۆ دەستی پێکرد دراما و سینەمای دەست پێکرد ئێستا خۆت چێژ لە کامیان زیاترە بینیت وەکو شانۆ یان سینەما و دراما بەڕاستی کاگڕۆن هەرسێکی چێژی تایبەتی خۆی هەیە من قەت ناتوان بڵم حەزم بە شانۆ نییە یان حەز ناکەم وەکو ئەکتەرێکی شانۆیی جارێکە کارێکی شانۆ بکەم و سەر تەختی شانۆ دەرکەوم نەخێر ئەگەر ئیشی باش هەبێ باوەڕکە کات هەبێت بۆم بگونجێت حەزەکەم ئیشی شانۆیش بکەم دراماش ئەوە ئەچێتە هەموو ماڵێکەوە و ئەوەش چێژێکی تایبەتی خۆی هەیە و گەورە و بچووک و پیر و لا و گەنج بە دەردێڵە ئەی بینێ و چین و توێژەکانی ناو کۆمەڵگا ئێستاش سینەما ینی ئەتوانم بڵێم دەرگایەکی گەوری واڵا کردو خەڵکانێکی زۆر هەن کێنە هۆڵەکانی سینەما مەژمایی دڵخۆشی و جێی دەستخۆشیشە چونکە کە لە دوو فیلمی سینەماییم هەیە کە هەردووکیان جێی شانازیم بۆ من و بە تایبەتی فیلمی شیرین زۆر فیلمی شیرینیشم خۆش هەموو ئیشەکانی خۆم خۆشێ بێگومان بەڵام فیلمی شیرینیش جاری کە ڕوحێکی تری بە بەری مناکردۆ لێرە و ڕێز و خۆشەویستی مێ بۆ کاک حەسەن عەلیش وەکو دەرهێنەری ئەو فیلمە کە
کە لە هۆڵەکانی سینەما ئەبیت ئەزانی کە چەند خەڵکی بەتەمەن هەیە تیاتی نەخۆشە ناتوانێت بەڕێگاشە باش بڕوا بەڵام ئامادەیە بێسەری فیلمێکی کوردی بکات کە ئەمە وا لە ئینسانەکە وا لە هونەرمەندەکە کە بەردەوام بێت ئەگەر سەپۆرتمان بکرێ بەڕاستی ئەگەر ئێمە دەعممان بکرێت باوەڕکە هەموو هونەرمەندێک بەردەوام ئیش ئەکات هەمومان حەز ئەکەین بەردەوام لە ئیشا بین یعنی ئێستا من بەش بە حاڵی خۆم حەزمە کرد ساڵی لە 3 فیلمی سینەمایە بەشدار بوومایە ئەم توانی ژیانی کۆمەڵایەتی خۆشم بکەم و هاوسەرەکەشم یارمەتی ئەیام و لێ ڕۆیزم هەیە بۆی بەڵام بەداخەوە ئەگەر سەپۆرتمان نەکرێت و ئیشەکان هەمووی بەنیۆ ناچڵی و بە کۆمەڵێک گیر و گرفتە ئەڕوات ئیتر هونەرمەندیش سارد ئەکاتەوە بەڕاستی بینەرێکی زۆری سینەماشمان هەیە کاگڕەوەند یعنی زۆر خەڵک حەز بە هونەری سینەماش ئەکات و بەردەوام هەموو کەسێکیش بۆیێت بەڵام ئیشەکانی ئێمە ئەتوان بڵێم بەپێی پێویست نییە جگەر لە ڕۆڵی وەنەوشە چ ڕۆڵێکی ترێ بینیەوە خاتو بەیان چ ڕۆڵێکی تری بینیەوە هەستی کردووە لە کەسایەتی خۆیەوە نزیکەوە لەگەڵ ئەوەشە زوو چۆتە ناو بینەرانەوە با بڵێن چۆتە ناو خەڵکەوە زیاتر بەڵێ خۆی ساوێن خان ڕاستی ئەکتەر کاتێک کاڵی ئەکتەر ئەبێت دایمە ئەو ڕۆڵانەش بگێڕێ کە دوورە لە کەسایەتی خۆیەوە ئەوە نیشانەی سەرکەوتنی ئەکتەرەکە تۆ بتوانی هەمیشە لەو ڕۆڵانەیە ڕۆڵ بگێڕی کە دوورە لە کەسایەتی ڕاستەقینەی خۆت و ئەش بێوا بێ بەڵام هەموو ئەو ڕۆڵانی کە من دی و من دایمەت شەمکێکی گەڕاوتەوە بۆ خۆشەویستی ینی لینکێکی خۆشەویستی هەرتیا بووە گەر خۆشەویستەکەشی زۆر با بڵین دەستێکی باڵایی نەبووە لە دراماکە خود لە فیلمەکە هەر دوجار ئەگەڕێتەوە بۆ خۆشەویستی کۆتا فیلمیشم فیلمی ئالوودە بوو ڕاستە لە ژیانی هاوسەرگیریە بووم ئەو خۆشەویستیم تێپەڕانە و بەڵام دووبارە بە خۆشەویستی هاوسەرەکەی و ئەژیا هەستەکەم ئەمە تۆزێک نزیکە لە خۆم من هەر حەز بە خۆشەویستی زۆر ئەەکەم ینی خۆشەویستیم هەیە ینی ئەوەی کە لەم نزیک بێ ئەزانێ دایمە حەزەکەم هەر ئیشێکم کرد بە خۆشەویستیەوە بیکەم بە عەتفەوە بیکەم عەتف زۆر زاڵە بەسەرما یعنی بەردەوام عەتفم هەیە بۆ بەرامبەر بە هەموو ئەو شتانی کە لە چواردەوەرمە ڕەنگە ئێمەی خانمان بڵین کاگڕۆن چا بڵێ خانممان بە گشتی هەر عەتفیان زۆرترە لە پیاوە ناڵێژن عاتفی و زۆر ئەگرینوانە ئەکرێ من بڵم لە خانمێکی ئاسایی زیاتریش یعنی ئیتر ئەو شتەم تایە و سروشتی خۆمە و هەستەکەم ئەمە لە خۆمەوە نزیکە بەڵێ کاریگەری هەیە لەسەر هونەرەکەت ئەم هەستە زۆر لەبەرەوەی کاگڕۆند جەنابەت خۆشت هەر ماشەڵڵا و نەرمەدێکی سەرکەوتووی بۆ نمونە دەرهێنەرێک ڕۆڵێکت ئاياتێ گریانێکی زۆری تایە زۆربەی مەشاهیدەکانت هەمووی حوزنە هەمووی عەتفە هەمووی بێتاقەتیە ئەگەر ئینسانێک دڵ و ئەحساسی نەجوڵێت بەچی تۆ ئەو فرمێسکە خۆ ناکرێت فرمێسک تۆ گریانێک بگری کە بینەرەکەت باوەڕە پێنەکە بێ گریانێک دروستکەی کە فعلەن هەموو ئەو بینەرە هەستکات خۆی لە ناو ڕۆڵەکەیایە ئەمە نیشانی سەرکەوتنە ئەگەر ئینسان هەستی نەبێت ئەحساسی نەبێت زۆر بەتایبەتی و ئەکتەر چۆن بتوانی تۆ ڕەنگە لە ژیانی خۆتا ئەو ڕۆژەی کە ئەڕۆیتە سەر بۆ ئەو مەشهدە ئەگێڕی هیچ کێشەیەکت نەبێ وەکو حیاتی خۆت بەڵام لە بەردەمی کامێرا بێت ئیتر تەواو کۆتایی بەو خۆشێ بێنیت و چۆن داغڵ و تەحویلی ئەو ناخۆشی ئەبی چۆن وا ئەەکەی کە بگری چۆن وا ئەەکەی کە تێکەڵی ئەو کارەکتەرە بی کە پێت درراوە بێگومان ئەمە دڵێکی ئەوێت کە زۆر جیاواز بێت بەڵێ ئەو دڵە جیاوازە بە ئەلم گرتیا ببینین کە هاوڕێن مەموێن ئامادەکردوین هەر درامای گەردەلو لە با پێکۆبینەری بێت بەڵێ خێربی بوو کە جوانەکەم یاخوا بە خێربی بە قوربان چییە؟ بۆ پێت ناخۆشە پێتەوە بوو کە جوانەکەم خۆ بەخێر چی؟ ئەو ڕاستی بەجارە وەختی شوکردن ناتوە قسەکەت بەلامەوە فاجیع بوو بۆ بە قوربان وەختی شوکردن و ناتوە ئەی کەی وەختی شوکردن تا هیچ مفاجئ نییە زاوە تەوەرە بۆ لای دووچە کاکە شەرم لێ ماکە ڕاستی بڵێ بارانگیان ئەوە خۆتی وەی لەو مفاجئەیە مفاجئێکی خۆشە وانە جا لەوە خۆشترە بێ لە خۆشیە خەریکە تێکە چوم ئەزانم ئەمە سیناری خۆ بوو بۆ منە دەڕشت
وەنیە باران ئێمە ژیان 3 ساڵ لە کاتیمە قابلە فێری تەفسیر بوو تەمسیل نەبوو بارانکیان جا خاتو بەیان ئەمەیەکێکە لە جوانترین دیمەنەکانی نێو درامای گەردەلول و بانەڵین تەنها بەشێک لە فیلمە ئەوروپیەکان فیلمە جیهانەکان ئەبنەترێن بەڵکو ئەم بەشە لە نێو گەردەلولە زۆر بۆتە ترێند هێشتا هەر لە نێو سۆشەڵ میدیایە دەنگدانەوەیکی زۆر باشی هەیە کە ئەڵێ ئەو خۆتی لە مفاجئەیە باوەڕێکی ئێساسایان خان نازانم چکە ئەو کاتەها ئەو جە و ئەتمۆسفێر و ئەو کەشەی کە بەخشرابوو بۆ دیمەنە زۆر زۆر جوان یعنی ئەمتوانی ئێستا کە هەندێک کەسێ لە کەسە نزیکان توخوادی بەیان بۆمان دووبارە کەرەوە ئەیڵێم بەڵام ئەو لەزەت و چێژەی نییە طبعاً بەڵێ زۆر لە هاوڕەکانم شتەکانم بۆ ئەنێرنەوانێکە بۆ بە ترێند لەسەر هەندێک شت دانراوە خۆتی لە مفاجئەیە بۆ زۆر شت طبعاً جێی دەستخۆش یعنی جێی دڵخۆشیە زۆر هەڵبەتە ئەمە کاریگەرێکی زۆری لەسەر خەڵک دروست کردو بۆیە ئەمە دوای ئەم هەموو ساڵە چکە کاگڕۆن ساڵانێکی زۆرە 20 ساڵە زیاترە گەردەلول ینی نمایشکرا و کە ئەو کاتەش سۆشیال میدیا وکو ئێستا نەبوو ئێستا زیاتر کاریگەری سۆشیال میدیا زیاتر شتەکان ئەڕواب یعنی ئێمە تەنها لە ڕێگەی شاشێکی تەلەڤیزۆن و توانیمان ئەو ڕۆڵە بگیێڕین توانیمان گەردەلول والێ بکەین کە لە ناو دڵ و دەرونی هەموو تاکێکە بێ ئەوە کە زۆر قورس بوو ئاسان نەبوو بەڵام لەگەڵەوەشە ئیشی خۆی کرد بە ئێستاشەوە کە سۆشیال میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە اینجا تا گەردەلول مەشاهیدەکانی مەشهد بە مەشهدێتە ناو سۆشیال میدیاوە کە ئەمەش خۆش بێت فیلمی ئالوودە وەکو کۆتا کاری سینەمایی تۆ بوو باشە باسێکی فیلمی ئالوودە و ڕۆڵبینینمان بۆ بکەیت لە فیلمی ئالوودەیە بەڵێ فیلمی ئالوودەش تۆزێک ینی باسی ڕۆڵەکەی خۆم بکەم بەگشتی جیاوازەکەی ئەو بوو و پێشتریش ئاماژەم پێکرد بەلینکێکی خۆشەویستی وایە ئەڕۆی ینی کەوتوبووینە پرۆسی هاوسەرگیریە و ئیتر بە شێوەیەکی هەڵە تێگەیشتن و خیانە زەوجی دروست بوو کە لای با بڵین ئەو خانمەی کە دەوری مریەمی ئەگێڕا کە وێزانی هاوسەرکی خیانەتی لێکا بە شوێک لە شێوەکان جیابوونەوە و ئینفعالێکی زۆر و دوایش هەڵە تێگەیشتن و پەشیمانی و زیاتر بۆ لینکەیە ئەڕۆی بەڵام لەگەڵەوەشا بەڵێ خۆشەویستیش هەر باڵی بەسەر وەزعەکەی کێشا بوو خۆشەویستێکی جوانی پیشان ئەیە باسی ئەوەیە کرد کە ئەگەر ئینسان بە خۆشەویستی و بژی ئەگەر چەندێکیش ساڵانێکیش بێ هاوسەرگیریش بکات و مناڵیش بخەنەوە هەر ئەو خۆشەویستیە ئیشی خۆی ئەکاو هەر بەردەوام ئەبێ و هەم لە ماڵێکی پڕ خۆشەویستیاژین بەڵام ئیتر هاوڕێی غەڵەت و ئەوانی کە فیلمەکەیان بینێ بێگومان ئەوە ئەزان کە چیرۆکی فیلمەکە چۆن بوو بەڵێ جا ئەوەی کە جێگەی سەرنجە دڵنیام نەک لە لای ئێمە لە لای بینەرانیش هەر جێگەی سەرنجە هەر لە دوای گەردەلولەوە ڕۆڵی تۆ لەگەڵ هونەرمەند شوان عاتوفە زۆر ئەبینرێتەوە و زیاتر لە فیلمەکانە بێک و دووبارە و هەزار بارە هەر بێک و ئەبینرێنەوە ئەمە هۆکارەکەی وەیە کە زۆر بجوانی لە فیلمەکانە بێک و کارلێکێکی جوانتان هەیە نواندنتان بێک و زۆر جوانە هۆکارەکەی بۆ ئاگەڕێنتوە بۆ تەسەوەرەکەم بەشێکی ئەوە بێت بەڵێ تەسەوەرەکەم بەشێکی ئەوە بێت و چەند ساڵ ئێمە هاوڕین لەگەڵ کاکشوان هەم هاوڕێ هەم برایکی ئەزیزی منە هیچ کێشە و گرفتێکمان نەبوو ینی جاری وای لەسەر سێت هەندێک کات هەندێک کێشە دروست ئەبێتەوە لە هەموو جێگێک گەشتە ڕوو ئەیان لە خێزانەوە بیگرێ هەتا دوایی بەڵام ئێمە ئێستا هیچ گیر و گرفتێکمان نەبووە بە هیچ شێوەیەک و هەستەکەم لە ڕووی ڕۆڵبینینەوە بە یەکتر زۆر یعنی ئاسوودەین کاتێککە بێکە ڕۆڵ ئەگێڕین و هاریکاری یەکتریش ئەەکەین ینی من ئەو ئەبینم هەندێک شتی پێ ئەڵێم هەندێک گوردەکاری ئەوش بە هەمان شێوە بگرە ئەو زیاتریش لە بەرەوەی ئەزمونونەکەی زۆرترە و بەڵام ئیتر هەمیشە ئەڵە لە بەیان تۆ بەڕاستی بۆ من زۆر کە بەرامبەرم ئەبی وام لێکی زیاتر حەز بە نواندن بکەم یانیەوە پێم خۆشە زۆر بەو شێوەیەکە ئەو واب من ئەبینێ و زائیدەن ئیتر ڕێکەوتیش یعنی جاری وایە بە ڕێکەوت ئەو شتە نازام دەرهێنەرەکان بۆچی وا ئەکەن کرێت لە خۆشیان بپرسینەوەیان بەڕاستی نازانم زۆر باشە هەنگاوی هوەری نوێی بەیان عوسمان چیەگەت بێگومان دراما هەیە و هەردوو نەڕوین گەردەلول زۆر کەس پرسیاری ئەوە کە ئەڵێ ئایا گەردەلولی چوار بەردەوام ئەبێت ئەوەی من بزانم لە دوور و نزیکەوە نامێ زۆر پشمە بۆم نییە بەڕاستی ئەوە ئیشی کاک جەلیل خۆیەتی ئەکرێ خۆی زیاتر بچێتە ئەو دیتێڵ و تەفاسیلەوە بەڵام بە هەموو نەفەسێکی خۆی و کاک جەلیل ئیش سیناریۆکە سیناریۆکە ئامادەیە و زانیاریمان هەیە ئیتر ئەگەر ضرور بێت من بەشداری بکەم ینی ئەشێت
ناتوانم زۆر شت بڵێم ناکرێتەوە بەم نزیکانە بەیان ئەبینین یان لە سینەمایان لە درامایە بێگومان چونکە بینێر پرسیارەکات بێگومان لە ڕەنگە لە درامایە بەڵێ لە فیلمیش بۆنا ئێمەشی وادارین خەونی هوەری بەیان چییە؟ وڵی پێشتیش باسم کرد ڕاستی خەونی هوەری من ئەوەیە تەمەنا ئەکام هیوادارم هەنەک هەر من هەموو هوەرمەندێکی تر دڵنیام ئەو خەونیان هەیە حەز ئەکەین بەردەوام ئێمە لە کاری هوەری یابین یعنی چکە تەمەن ئەڕوات سایان خان تەمەن ئەڕوات تەمەن بۆ کەس ناگەڕێتەوە یعنی ساندێک کەس بە مناڵی من ئەبینن ئەڵەن گۆڕاوی ئەکید وایە تۆ لە 90 ساڵ کاتێ لەسەر شاشە دەرکەوتوی تو ئێستا تەمەنە لە سیەکانایە بەرەو سەرەوە بێگومان هەموو ئینسانێک ئەگۆڕێ جا لەبەرەوە تەمەنیش چاوەڕانی کەس ناکە حەزەکەم ئەو تەمەنەی کە هەموو هونەرمەندێک کە تیای ئەژی حەزەکە لە زۆرترین کارا ببینرێت هیوادارم ئەو خەونەمان بێتە دی بەردەوام لە کار و پرۆژەیە بین نەوەستین هیلاک بین بەڵام هیلاکی هوەر بین هیلاک بین بۆ کاری هوەری ئەو تەمەنایەم هەیە بەڕاستی دووبارە زۆر سپاس بۆ تۆ خاتو بەیان کە لەگەڵمان بووی ئێمە هیوادارین کە لە بەشی چوارەمی گەردەلوولە ئەو دەورەی تۆ باران دووبارە ببینینەوە بێگومان بڵاو بکرێتەوە دووبارە زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەمە دەبوونێت سپاس بۆ ئێوە